سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێنی هاوکارم هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیوەڵەکانی سەر لەبانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی چەند هەوڵ ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی کرێکار لە شاری سەقز بڵاوکردنی نووسراوە بۆ ڕێزگرتن لە 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار لە بانە پشتیوانی کچانی قوتابی سنە لە توماچ ساڵحی لە سەرکار دەرکردنی 150 کرێکار لە شارەداری سەقز کوشتنی دوو شارۆمەند لەلایەن ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا لە ڕۆژاوای کوردستان و کۆبوونەوەی ئێرانیانی تاراوگا دژ بە کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکان ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی کرێکار لە شاری سەقز بە پێی هەواڵی گەشتوو لە شاری سەقزەوە ڕۆژی هەینی حوتی گوڵانی 1403 کۆمەڵێک لە کرێکارانی هەڵسوراوانی کرێکاری و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە دوو شوێنی جیاوازدا ڕێزیان لە 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار گرت. سەرەتا کۆبوونەوەکان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەستی پێکرد و دواتر بەشدار بووان. گەڕای بەرزڕاگرتنی 1 مەی ڕۆژی هاوپشتی جیهانی چینی کرێکار سەبارەت بە دۆخی جیهانی چینی کرێکار و بە تایبەت دۆخی دژواری کرێکارانی ئێران و کوردستان قسە و باسییان کردو لەسەر یەکگرتووی و خەباتی بەردەوامی کرێکاران لە دژی نظامی سەرمایەداری جەختیان کردەوە. جێگای ئاماژەیە کە کۆبوونەوەکان دوای چەند کاتژمێر بە دانی دروشم و خوێندنەوەی سرودی شۆڕشکێرانە لە کەش و هەوایەکی هاوڕێیانەدا کۆتایی پێهات. بڵاوکردنی نووسراوە بۆ ڕێزگرتن لە 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار لە بانە بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی هەینی حوتی گوڵان کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری شاری بانە بە بڵاوکردنی تراکت لە نێو ئەو شارە هاتنی ڕۆژی جیهانی کرێکاریان پیرۆزبایی کرد. بە پێی و راپۆرتە چالاکانی کرێکاری شاری بانە بە سەدان نووسراوە و تراکتیان بە دروشمی پیرۆز بێت ڕۆژی جیهانی کرێکار لە نێو شاردا بڵاو کردوێتەوە. ئەو شوێنانەی تراکتەکانیان تێیدا بڵاو کراوەتەوە بریتیە لە شەقامی کەمەربەندی، مەیدانی بۆیان واتە مەیدانی کرێکار و چەند گەڕەکی شار کە شوێنی کرێکارانی بیناسازی و کوێستانچی بووە. پشتیوانی کچانی قوتابی سنە لە توماچ ساڵحی ڕۆژی شەممە هەشتی گوڵان کچانی قوتابی شاری سنە بە نووسینی دروشم پشتیوانی خۆیان لە توماچ ساڵحی ڕاگەیاند. سەپاندنی سزای نامرۆڤانەی ئێعدام بەسەر توماچ ساڵحی هونەرمەندی دژبەری ڕەژیم دەنگدانەوەی زۆری لە نێوخۆ و دەرەوەی وڵات بە دوای خۆی داهێنا و ئازادی خوازان لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان و ئێران بە هەڵواستنی بەنێر لێدانی گرافیتی و نووسینی دروش پشتیوانی خۆیان لە توماچ دووپات کردوێتەوە. لە سەرکاردەرکردنی 150 کرێکار لە شارەداری سەقز لە حاڵێکدا تەنیا چەند ڕۆژ بۆ ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار ماوە سەرچاوە خۆجێیەکان باس لە بێکارکردنی زیاتر لە 150 کرێکار لە شارەداری سەقز دەکەن. بە پێی راپۆرتی سەقز ڕوودا و بێکارکردنی ئەو 150 کرێکارە لەژێر گوشاری ناوەندە منێتیەکان ئەنجام درراوە. کاناڵی تەلەگرامی ئەنجومەنی کرێکاران و وەساکارانی بانە ڕێژەیە و کرێکارانەی 170 کەس مەزەندە کردووە و ڕایگەاندووە کە ئەو کرێکارانە بە قەراردادی 87 ڕۆژە و لە بەشەکانی فەزای سەوز، ئیجراییات و پارێزگاری شاغڵ بوون و شارەداری بە بیانووی نەبوونی سەرچاوەی دارایی دەریانی کردووە. بانگەوازی خانەنشینکراوانی ئێران بۆ بەشداری لە کۆبوونەوەی ڕۆژی کرێکار ڕۆژی شەممە هەشتی گوڵان شۆڕای خانەنشینکراوانی کرماشان، تاران و خوزستان لە بانگەوازێکدا داوایان لە هەموو خانەنشینکراوان و خەڵکی ئێران کرد خۆیان بە کۆبوونەوەی ڕۆژی جیهانی کرێکار و معەلیم لە ڕۆژانی 11 و 12 گوڵان لە سەرانسەرەی ئێران ئامادە بکەن. لە بەشێکی ئەو بانگەوازەدا هاتووە خانەنشینکراوانی تامینی ئیجتیماعی، کەشوەری، لەشکەری، مخابرات، نەوت، خوێندکاران، ژنان، پەرستاران و هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا لە ئاسگرانی، هەژاری و گەندەڵی حکوومەت ناڕازین و کاتژمێر دەیبەیانی ڕۆژانی 11 و 12 گوڵان لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بودجە لە شاری تاران و لە شارستانەکان لە بەردەم ناوەندە پەیوەندیدارەکان کۆ دەبنەوە.
مانگرتنی سلمان ئۆلفەتی لە گرتووخانەی ئیتلاعاتی کرماشان. سلمان ئۆلفەتی مامۆستای خانەنشینکراوی خەڵکی گیلانی غەرب لە پارێزگای کرماشان لە ڕۆژی چوارشەممە 5 گوڵانی ئەم ساڵەوە دژ بە ناڕوونی چارەنووسی لە گرتووخانەی ئیتلاعاتی کرماشان مانی لە خواردن گرتووە. سەرڕای تێپەڕبوونی 15 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکرانی سلمان ئۆلفەتی لە چالاکانی مەدەنی ناسرا و مامۆستای خانەنشینکراوی ئاموزش و پەروەرشی گیلان غەرب چارەنووسی لە گرتووخانەی ئیتلاعاتی کرماشان بە ناڕوونی ماوەتەوە. ئەو چالاکە سنفیە تەمەن 6 ساڵە. کاتژمێر حوتی بەیانی ڕۆژی هەینی 24 خاکەلێوەی ئەم ساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کەلوپەلە شەخسیەکانیشی داگیرە. کوشتنی 2 شارۆمەند لەلایەن ئیسلامگەراکانی سەر بە تورکیا لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی شەممە 8 گوڵان هێزە ئیسلامگەراکانی سەر بە تورکیا لە شاری ئەعزازی داگیرکراو لە ڕۆژاوای کوردستان 2 شارۆمەندیان بە شێوەیەکی وەحشیانە لە پێشچاوی جەماوەردا سووتان. بە پێی راپۆرتەکان هێزەکانی بەرەی شامیە کە سەر بە دەوڵەتی تورکیان 2 شارۆمەندیان بە تۆمەتی پەیوەندی لەگەڵ تەقینەوەی ئۆتۆمۆبیلێک لە بازاڕی ئەعزاز لە پێشچاوی خەڵک ئێعدام و تەرمەکانیان سووتاندووە. شانی باسەکە ناسناوی ئەو 2 کەسە ڕوون نییە و بەبێ دادگاییکردن ئێعدام کراوە. مانگرتنی کامیۆنداران لە چەند شاری ئێران. ڕۆژی شەممە 8 گوڵان کامیۆنداران لە شارەکانی تاران، ئەسەلویە، کرمان و ئیلام دژ بە کەمکردنەوەی پشکی سوتەمەنی دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. بە پێی راپۆرتەکان کامیۆنداران لە ئاست کەمکردنەوەی پشکی سوتەمەنی گرانی پارچەی یەدەکی ئۆتۆمۆبیل و کەمی کرێی بار ناڕازین و دەڵێن تێچوو داهاتیان یەک ناگرێتەوە و بەردەوام زیانەکەن. پێشتر و لە شارە جۆراوجۆرەکانی سیستان و بەلوچستان کامیۆنداران بە هەمان هۆکارمانیان گرت بوو. لە ڕۆژانی ڕابردووشدا خاوەن وانەتسپارەکان لە شارەکانی تاران، تەورێز، مەشهەد، شیراز و گۆرگان لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیان لە کار کێشابوو. ناڕزایەتی کەشاوەرزان لە ڕوودباری جنوب. ڕۆژی شەممە 8 گوڵان کەشاوەرزانی شارستانی ڕوودباری جنوب لە بەلوچستان دژ بە کەمی نرخی تەماتە کۆبوونەوە. بە وتەی کرێکاران نرخی کڕینی هەر کیلۆ تەماتە لە کەشاوەرزان تەنیا 2000 سمەنە و هەزینەکانی چاندنیان بۆ قەرەبوو ناکاتەوە. لە حاڵێکدا نرخی فرۆشتنی تەماتە لە بازاردا زۆر بەرزە و داهاتەکەی ئەڕواتە گیرفانی دەڵاڵەکانی سربەت جیهادی کەشاوەرزی. ڕۆژی شەممە کەشاوەرزان تەماتەکانیان لە بەردەم فەرمانداری ڕوودباری جنوب کەڵەکە کردو خوازیاری دیاریکردنی نرخێکی گونجاو بۆ کڕینی بەرهەمە کشت و کاڵیەکانیان بوو. درێژەی دروشمنووسینی ئازادی خوازان بۆ پشتیوانی لە توماج ساڵحی. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەشت و ئازادی خوازان لە شارە جۆراوجۆرەکانی ئێران بۆ پشتیوانی لە توماج ساڵحی تراکت و بەیاننامەیان بڵاو کردوتەوە. نووسینی دروشم لەسەر دیواری شەقام و گەڕەکی شارەکانی ئێران، بڵاوکردنی تراکت و نووسینی دروشم لەسەر دراوی کاغەزی ئەو چالاکیانەیە کە کچان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب بۆ پشتیوانی لە توماج ئەنجامیان داوە. لە هێندێک ناوچەش بەرهەمە هونەریەکانی توماج بە دەنگی بەرز بڵاو کراوەتەوە و بە کاتی شەو دژ بە کۆماری ئیسلامی و خامنەیی دروشم وتراوە. کوژرانی ژنێک بە بیانووی شەرەف لەلایەن براکەیەوە لە مەشهەد. ڕۆژی پێنجشەممە 6 گوڵان ژنێکی لاو بە ناوی ساجیدە تەمەن 23 ساڵ و خەڵکی گوندی کوورەدێ سەر بە شاری مەشهەد لەلایەن برا 17 ساڵەکەی بە بیانووی پاراستنی ناموس کوژراوە. بە پێی زانیاریەکان بنەماڵەی ئەو ژنە لاوە دوای گواستنەوەی تەرمی کچەکەیان بۆ نەخۆشخانە هەوڵیان داوە هۆکاری مردنی ناوبراو بە سروشتی نیشان بدەن. بکوژ دوای دەست بە سەربوون ڕایگەیاندووە کە دوای جیابوونەوەی ساجیدە لە هاوژینەکەی لەلایەن خەڵکەوە سوکایەتی پێکراوە و ئەویش خوشکەکەی خنکاندووە. بەپێی ئاماری تۆمارکراو لە ناوەندەکانی مافی مرۆڤ لە 4 مانگی سەرەتایی ساڵی 2024 بەلانی کەم 6 حاڵەتی ژنکوژی لە پارێزگای خۆراسانی ڕەزەوی تۆمارکراوە کە 2 حاڵەتیان بە بیانووی پاراستنی ناموس بووە. دو هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی ئێرانیانی تاراوگا دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی شەممە 8 گوڵان ئێرانیانی ئازادی خواز لە سوئێد و دانمارک بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام
دژ بە سەپاندنی سزای ئێدام بەسەر توماچ ساڵحی خۆپیشاندانیان کرد. ماوەی 3 ڕۆژە ئێرانیانی تاراوگە دژ بە سەپاندنی سزای ئێدام بەسەر توماچ ساڵحی و مەترسی لە سێدارەدانی 44 بەندکراوی سیاسی محکوم بە ئێدام لە زیندانەکانی کۆماری ئیسلامی لە بەردەم نێونەرایەتیەکانی ڕژیم لە ئوروپا، کانەدا، ئوسترالیا و ئەمریکا کۆ دەبنەوە. بەشداربووانی ئەو چالاکیانە داوا لە کۆمەڵگای جیهانی دەکەن ڕێگە لە ئێعدامی بەندکراوانی سیاسی لە ئێران بگرن و بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی ڕژیم سزا بدەن. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، گەشتیاڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆم.